ئەو جێگانەی کە ئاساییە و گرفتی تەکنیشیان نییە بە تێگران نزیکەی 15 16 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا دەدرێت بە هاوڵاتیان. لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 2000 سەرپێچی کارەبایان لێبڕایە و سەبارەت بە بڕی قەرزەکانمان نزیک بوویتەوە لە 400 میلیارد دینار کە نزیکەی 120 میلیاری لەسەر پۆلی میریە و ئەوەی دیکەی دەمێنێتەوە لەسەر سەرجەم پۆلەکانی دیکەیە قەرزەکە. ئێمە ئەو هەڵمەتێک کە هەمانە تایبەتە بە سەرجەم سەرپێچی کاران نەک تەنها مەزرعە، وەکو گوتم هەر سەرپێچیەک لەسەر تۆڕەکانی کارەبادا هەبێت، جا مەزرعە بێ، ئەگەر کارگە بێ، ئەگەر ماڵ بێ، بێگومان لەلایەن تیمەکانی بڕینی سەرپێچیەوە کارەبایان لێ دەبڕدرێت. پێوەری زیرەک پرۆژەیەکی استراتیجی حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەبایە لە کاتی ئێستادا لە واری جێبەجێکردندایە لە گەڕەکەکانی ڕاستی لە هەولێر و هەروەها ناوچەی پیشەسازی باشوور و تایەفرۆشان ئەو پرۆژەیە دانرا پێوەرەکانی و هەروەها لە گەڕەکی شادی و لەو گەڕەکانی نزیکی ئەو دەڤەرەش لە ئەواری جێبەجێکردندا لە کاتی ئێستادا سوودێکی زۆری هەیە، وەکو گوتم یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی وەزارەتی کارەبا کە بە ئەگەر قەیرانی دارایی نەبووایە دەبا لە ساڵی لە کۆتایی 2013 بەشێکی زۆر لە قۆناغەکانی چوونەواری جێبەجێکردنی بڕی بوو، بەڵام بەداخەوە کە قەیرانی بەسەرداهات ڕاگیرا ئەو پرۆژەیە. ئەو پرۆژەیە یەکێک لە سوودەکانی ئەوەیە بێگومان دۆخی کارەبا بەگشتی چاک دەکات. چاکترکردن مەبەستم ئەوەیە کاتژمێرەکانی هەبوونی کارەبا بە هەمان بڕە کارەبای کە هەمانە کاتژمێرەکانی هەبوونی کارەبا لای هاوبەشانی کارەبا زیاد دەکات.